ئەزیزان لێرە و لەوێ دەبیستین حاڵەتەکانی توندوتیژی بەردەوامی هەیە سەبارەت بە توندوتیژیکردن دژی ئافرەتان و بەپێی راپۆرتێکی نەتەوەیە گرتووەکان باس لەوە دەکات کە 840 میلیۆن ئافرەت لە سەرئاستی جیهاندا ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە و ئەم ڕێژەیە ئەتوانین بڵێن لە ساڵی 2000ەکانەوە وەکو ڕێژەیەکی نەگۆڕ سێر دەکرێت ڕەنگە بەپێی وڵاتێک بەپێی ناوچەیەک گۆڕانکاری بەسەر حاڵەتەکانی توندوتیژی دابێت بەڵام یەکێکە لەو دیاردە بڵاوانی کە لە جیهاندا باسی لێو دەکرێت و جۆری توندوتیژیەکانیش جیاوازن هەر لە توندوتیژی جەستەیی لێدان یان زۆر جار توندوتیژی دەرونی کەمانە هەرێکە و کاریگەریەکی نەرەین لەسەر ئافرەت دروست دەکات و باس لەوەش دەکرێت زۆربەی کات لە حاڵەتەکانی توندوتیژیا کاتێک پەنا دەبرێتە بەر دادگاکان ئەوان ناتوانرێ چارەسەرێک بۆ کێشەکان بدۆزرێتەوە ئەگەر کێشەکە گەورەتر نەبێت و زۆر جار بە کۆتایی هێنان بە ژیانی ئافرەتەکە کۆتایی نێت باس لەوە دەکەین بزین لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان لەم ساڵدا چ ڕێکارێک دەگیرێتە بەرەوە تا چۆنێک ئەم هەڵمەتانە گرنگن بۆ هۆشارکردنەوەی کۆمەلگاکان بۆ کەمبوونەوەی ئەو حاڵەت و ئەو دیاردانی کە توندوتیژی و بەرامبەر ئافرەتان دەکرێت و بزین لە هەرێمی کوردستان باردۆخی ئافرەتان چۆنە و تا چەندێک ڕێکخراوەکانی مافی ئافرەتان توانی یانە داکۆکی کارێکی باش بن لە مافەکانیان و لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە چۆن باس لە توندوتیژی سەبارەت بە ئافرەتان دەکرێت باسی ئەم بابەتە و چەندین پرسی گرنگ دەکەین سەبارەت بە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان بە میوانداری خاتونە جیبە لەتیف چالاکوانی بواری ئافرەتان خاتونە جیبە خێربێت سپاس بۆ ئامادەبوونیت بە باسێک لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بکەین گرنگی ئەم بابەتە لە چیایەوە تا چەندێک ئەمە پێویستە ساڵان دووبارە بکرێتەوە و ئەم هەڵمەتانە ئەنجام بدرێت. بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان سوپاس بۆ بەڕێستانەوە سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵەکەتان. بێگومان ساڵانە لە 25 یانزەی هەموو ساڵێکە هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ڕاگەیەنرێ. ئەم هەڵمەتەکە ئێستا کوردستانیشی گرتوێتەوە خۆی بابەتەکە بابەتێکی بڵێن جیهانیە بە حکمی ئەوەی کە توندوتیژی حاڵەتێکی یعنی حاڵەتێکە پەیوەستە بە دەرونی مرۆڤەوە یعنی مرۆڤ لە هەر شوێنێک بێ هەر ئایدیایەکی بێ هەر دینێکی هەبێ ئەو حاڵەتێکە لە مرۆڤ بوونی هەیە توندوتیژی بەڵام توندوتیژی بەرامبەر بە ژنان کە ئەتوانین بڵێن ڕێژەکەی زۆر زیاترە یعنی لەوەی کە بەرامبەر بە چۆن بڵێ بە چین و توێژەکانی تر ئەکرێ بە حکمەوەی هەر لە کۆنەوە بەو شێوازە هاتووە و ژن وا سەیری کراوە بینراوە کە دەسەڵاتی کەمترە یا خۆی بڵێن لاوااسترە بە بەراورد بە لە ڕووی هێز و بازۆ بەرامبەر بە پیاوان باز لە توندوتیژی دژی ژنانەکرێ ئەگەر نا توندوتیژی حاڵەتێکە ینی بەرامبەر هەموو تاچێگە کرێ لە مناڵ لە بەرامبەر بە پیاوانەکرێ بەرامبەر بە زۆر جاری وایە ژن بەرامبەر بە ژنێکە ئەنی ئەمە حاڵەتێکە کە بوونی هەیە و ناتوانرێن کوری لێ بکرێ بەڵام ئەم هەڵمەتە کە ساڵانە ڕائەگەێنرێ بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتەیە گەر ناتوانرێت بنبڕ بکرێ بڵێن ئێمە ڕۆژێکە گەینە کات و دەرفەتێکی واکەیتر توندوتیژی ئەنجام نەدرێ نەخێر ئەمە بنبڕ ناکرێ بەڵام بۆ هەوڵدان بۆ کەمکردنەوەی ئەمە شتێکی باشە کە ئەمەش بەڕاستی فرەلایەنە یعنی تەنها ناتوانرێت بە ڕاگەیانی هەڵمەتێک و ئەنجامدانی کۆمەڵە چالاکیەک لەم 16 ڕۆژەیە ئیترێمەوە بزانین توندوتیژی کەمەکرێتەوە نەخێر ئەمە فرە ڕەهەندە یعنی لە هەموو لایەنێکەوە بێ ئیشی لەسەر بکرێ یعنی بە جۆری ئیشی لەسەر بکرێ کە بابەتەکان درێژخایەنە یعنی بەردەوامە پرۆسەیەکە یعنی تۆ ئەبێ بەردەوام لەگەڵیا بڕۆی کە ئەمەش خۆشبەختانە توانین بڵێن خەڵک تا ئێستا تا ڕادەیەک ینی هۆشیاری پیا کردو بەرامبەر بە کەمکردنەوەی ئەم توندوتیژیە بەڵام زیادبوونی جۆرەکانی تر لەوانەیە یعنی لە ڕابردووە ئەم توندوتیژیە کوشتن بوو بێ یا خۆکوشتنی ژنان بوو بێ یا لێدان بوو بێ یا سوکایەتی پێکردن بەڵام ئێستا بەڕاستی زۆر فۆرمی تر هەیە لەباری توندوتیژیەوە یعنی بە پێی گۆڕانی کات و زەمن توندوتیژیەکانیش گۆڕانکاری بەسەرهاتووە ناوسە نەجیبە لە کۆمەڵگادا بابەتی
یاخود جانبی سیاسی کۆمەڵایەتی کولتوری ڕۆشنبیری هەموو ئەمانە کاریگەریە بێت لەسەر کەمبوونەوە یاخود زیادبوونی تونوتیژی دژ بە ئافرەتان بە دڵنیاییەوە یعنی کە کاتێک باز لە هۆکارەکانی توندوتیژی بکەین هۆکار زۆرە یعنی هۆکار زۆرە بۆەوەی کە توندوتیژی ئەنجام بدرێ بەپێی ئەو هۆکارانش تۆ ئەبێ یعنی ڕێگە چارەکان دیاری بکەین هەر بۆ نمونە یعنی ئێمەگەر لە هەرێمی کوردستانی خۆمان قسەی لەسەر بکەین ئەو حاڵەتانەی کە هەیە لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئێمە کۆمەڵی قەیرانمان هەیە لەوانە قەیرانی سیاسی ینی بابەتی سیاسی بمانەوە نەمانێت کاریگەری زۆری هەیە لەسەر ئەنجامدانی توندوتیژی لە چ ڕوویەکەوە لەو ڕۆوی کە بۆ نمونە منافەسەیەک هەیە لە بینی حیزبەکانە لە بینی تاکەکانی کۆمەلگا لە بیر و بۆچوون و چۆن بڵێ باگراوندی سیاسی ئەو کەسەوە تەماشاکەی توندوتیژی ئەنجامە درێ بۆ نمونە لە کاتی هەڵبژارنەکانە کاتێک ئافرەتێک کاندیدە هەر بۆ نمونە باسی بکەین پیاویش کاندیدە بەڵام تەماشاکەی ئەوەی بەرامبەر بە ژنانەکرێ مەسەلەن لە دروستکردنی تۆمەت و تەشیر و ئەمانە کە بەرامبەر بە ژنەکرێت کەمتر بەرامبەر بە پیاوانەکرێ یعنی ناڵم ناکرێت پیاوانی ژەکرێت بەڵام تەماشاکەی ژن ترسێکی هەیە لەم ڕۆوە لەبەرەوەی ئەمە حاڵەتەکە کە کاتێک تۆمەتێک بۆ ژنێک دروستەکرێت ترمە کاریگەری لەسەر کەسایەتی ئەو ژنە دروستەکە بۆ نمونە قەیرانی دارایی کە ئەوە چەند ساڵە بۆ 12 ساڵە چێ لە هەرێمی کوردستانە دروست کراوە کە ئەمەش هەر چۆن بڵێ بەویست دروست کراوە یعنی ئیرادەیەگە بۆ دروستکردنی ئەم قەیرانانە هەموو زانین کە بۆچی ئێمە ڕوبەڕووی قەیرانی دارایە بینەوە هۆکارەکەی چێ بەڵام ئەم قەیرانە ئەبێتە هۆی ئەنجامدانی توندوتیژی لە خێزانەکانەوە لە دەرەوەی خێزانیش بارودۆخی کۆمەڵایەتی یعنی بارودۆخی ئەم بڵێن کرانەوەی کۆمەلگاکەمان بەڕووی کۆمەڵێشتا کە بەڕاستی ئەتوانین بڵێن کۆمەڵێ فیکر و بیر و بۆچوون و ئایدیای نامۆ و کللتوری نامۆ ئەهێنرێتە ناو کۆمەلگاکەمانەوە کە ئەمانە هەمووی ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە توندوتیژی زیاد بکرێەوە جۆرەکانی بگۆڕێت کات دێنە سەر توندوتیژی خاتونە جیبە زۆربەی کات ئامارەکان تێدا دقیق نین زۆربەی حاڵەتەکانی ڕەنگە کەسێک پەنا نەباتە بەر سکاڵایان حاڵەتەکەی تۆمار بکرێت جا پرسیارەکە ئەوەیە هیچ ئامارێکمان هەیە لە هەرێمی کوردستانە چونکە دوجار گرنگە کە ڕێژەیەک هەبێ بزانین ئایا ئەم توندوتیژیانە ڕوو لە زیادبوونە یان ڕوو لە کەمبوونە بەڵێ خۆی بەدڵنیایەوە یعنی ئەو ئامارانی کە ڕاگەیەنرێت ئەمە ئەوانەیە کە خراوەتە ڕوو کە مەسەلەن سکاڵا تۆمار کراوە کە یعنی حاڵەتەکان چۆتە دادگایە چۆتە بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی ئێستا لە هەرێمی کوردستان کە لە ساڵی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بڵێن یاساکە لە پەرلەمان دەرچوو کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی دروست کراون یعنی لە هەموو بەتایبەتی لە پارێزگاکان و لە ئیدارە سەربەخۆکان بەڕێوەبەرایەتی توندوتیژی هەیە ئەو حاڵەتانەی کە ڕۆکاتە ئەوێ بێگومان ئەمە ئەتوانرێ ئامار بکرێ و بڵاو بکرێتەوە بەڵام ئەوانەی کە هەر لە ماڵەکانە ماوەتەوە ئەوانەی کە ناتوانن ئسکاڵا تۆمارکەن ناتوانن تعبیر لەو حاڵەتە بکەن کە بەسەریانە هاتووە بەڵام ئەم ئامارانش کە ڕاگەێنرێت توانین بڵێن نمونەیەکە لەو حاڵەتانە بۆ نمونە لە 2015 یعنی ببوورە 2024 کە ڕاگەێنراوە یعنی وی کە لە هەرێمی کوردستان ڕاگەێنراوە 15,000 حاڵەتی توندوتیژی بە هەموو جۆرەکانی و ڕاگەێنراوە بەڵام بێگومان 2025 لە کۆتایی ساڵە عادەتەن ڕاگەێنرێ لە شەژمانی یەکەما کە حاڵەتەکان ڕاگەێنراوە زیاد بووە ینی بە بەراورد بە شەژمانی یەکەمی 2024 یعنی حاڵەتەکان گۆڕانکاری بەسەرا دێ بەڵام شێوازەکان ئەگۆڕێت جۆرەکان ئەگۆڕێ یعنی ئێمە کە باسەکەین لە ڕابردووە ئەو جۆرانە بووە ئێستا خەتەرترین و بڵێن مەترسیدارترین جۆری توندوتیژی ئەلکترۆنیە کە بەرامبەر بە ژنانەکرێ ینی ئەمە هەموو ئەبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە سوۆسیال میدیاکە ئەو توندوتیژیانەکە ئامارەکانی ڕاگەنێ بەڕاستی مەترسیدارە لەسەر ژنان یعنی کە ئەمەش یاساکە کەمتر ئاماژەی بەمە کردووە یعنی بەداخەوە لە هەموو جیهانە لە تەنانەت لە ئاژانسەکانی UN کە باز لە حاڵەتەکانی توندوتیژیەکرا زیاتر تەرکیزە خەنە سەر توندوتیژی خێزانی
بۆچی ئەمەش ئەیانەوێ بەڕاستی خێزان بە ئاراستێکی ترابەرن وا دەربخن کە تەنها لە خێزانە ژنان توندوتی ژیان بەرامبەر ئەنجامەدرێ بەڵام نەخێر ئەوەی کە ئێمە ئاگادارین و ئێمە بە دووادات چوونمان هەیە و بەردەوام لەگەڵ ئەو حاڵەتانەیە ژین ئەوەی کە لە دەرەوە ئەکرێ ینی ڕێژەکەی زیاترە بۆ نمونە مەسەلەن هەر لە سۆشیال میدیا ئەبینین کە ئەو حاڵەتانی کە بەرامبەر بە ژنان ئەنجامەدرێ یعنی لە چۆن بڵێ لە سوکایەتیکردن لە بڵاوکردنەوەی شتی نەشیا و لەسەر ژنان یعنی ئەمە حاڵەتەکان زۆر زۆرە بەڵام تەرکیز ناخرێتە سەرم حاڵەتە تەنانەت لە هەرێمی کوردستان یاسایەکمانەیە کە لە 2010 دەرچووە یاسای خراپ بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەم یاسایە بەڕاستی ئەم یاسایان یعنی شتی وای تیانەیە کە ببێتە هۆی کەمکردنەوەی ئەو حاڵەتانە یعنی ئەو پەڕی مەسەلەن ئەوەی کە سزا ئەدرێ سزایەکی مادی ئەدرێ لەسەر ئەو حاڵەتانە یعنی ئەوەی کە ئەو توندوتیژانە ئەنجامەدرێ سزایەکی وا نادرێت کە ببێتە هۆی گەڕانەوەی خەڵکێکی تریا خۆت دووبارە ئەنجام نەدانەوەی ئەو حاڵەتانە بۆیە ئەو تەرکیزەی کە ئەخرێتە سەر خێزان ئەبێ بەڕاستی بخرێتە سەر دەرەوەی خێزانیش لە دەرەوەی خێزانەکە ئەو توندوتیژیانی بەرامبەر بە ژنان ئەنجامەدرێ هەوڵی کەمبوونەوەی بدرێت خۆی مامۆستا نەجیبە توندوتیژی جەستەیی لێدان کوشتن ینی بڕێژێکی زۆر لەوانەیە نەبێت لە وڵاتی ئێمەیە بە بەراورد بە وڵاتانی دیکە بەڵام توندوتیژی ئابووری هەیە ئافرەت بێ بەشەکرێت لەو ژێوی ژیانی خۆی مەسەلەن لەو پێداویستیانی کە هەیەی توندوتیژی دیکەمان هەیە ئەوەیە کە دەرونیان عەزیەتی ئافرەتە ئەدرێت ینی لەوانەیە زۆر جارەمە زۆر خراپتر بێت لە جەستەیەکە و کاریگەری زیاتری بمێنێتەوە و یاخود شتێکی دیکە هەیە لە وڵاتی ئێمەدا هەڵە تێگەشتن یاخود گاندنی پەیامە ئاینیەکان بە تایبەتدانی پیرۆزی ئیسلام لەلایەن مولحید و ئیلمانیەکانەوە بە کەسان بە ئافرەتان بۆی کە ئاینی ئیسلام بۆتە هۆکارێک بووی کە ئێوە توندوتیژیتان بەرامبەرەکرێ ئەمە ژەڵە تێگەشتێکە تا چەند گرنگە شارەزایی لەم بابەتانە بۆی کە خانمان نەکەونەوە هەڵەیەوە تووشی توندوتیژی نەبن بێگومان ئێمە کە باسمان لە هۆکارەکان کرد ئەگەر باز لە چارەسەر بکەین یعنی گرنگترین چارەسەر هۆشیاریە هۆشیاری تاکە یعنی کە ئەمە پرۆسەیە کە ئەبێ بەردەوام بێ یعنی بۆ نمونە ئێمە لە ڕێکخراوی خوشکان کە یعنی ساڵەها ئێمە کار لەسەر ئەو بابەتان ناکەین بڵاوکردنەوەی هۆشیاری زۆر کاریگەری هەیە وەکو چۆن پەروەردەی خێزان کاریگەری هەیە بێگومان ئەو پەروەردەیەش ئەگەر پەروەردەیەکی لە ڕووی ئاینیەوە پەروەردەکرابێ یعنی بۆ نمونە من کاتێک کە چەندێ ئامۆژگاری کچەکەمەکەم بەوەی کە ئاگای لە خۆی بێ کە کۆمەڵێ شت نەکا بۆی کە ڕوبەڕووی هەندێک حاڵت بێتەوە ئەوەندەش ئامۆژگاری کوڕەکەمەکەم کە مەسەلەن چۆن خۆی خوشکی هەیە چۆن مەسەلەن دایکی هەیە کە سوکاری هەیە ئاواش ئەو کچانەی کە لە دەرەوەن ئەوانش خاوەن خێزانن خاوەن برا و باوک و کە سوکارن یعنی چۆن تۆ خوشکەکەی خۆت ئەپارێزی لەوەی کە ڕوبەڕووی توندوتیژی نەبێتەوە ئەبێ ئاواش بۆ خەڵکی تریش پێت خۆش بێ ئەمە لە چیەوە سەرچاوەگری ئێمە وەکو مسلمان کە لە ناو کۆمەلگایەکی مسلمانن بەڕاستی ئێمە فەرمودەی پێغەمبەری خۆمایە سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم کە ئەفەرمێ هیچ کەسێک لە ئێوە ئیمانی تەواوی هەتاوی کە بۆ خۆی پێی خۆشە بۆ بەرامبەرەکەشی پێی خۆش بێ کەواتە بڵاوکردنەوەی ئەم هۆشیاریانە زۆر گرنگە هەر بۆ نمونە یعنی ئێمە ئەگەر بچینە دادگاکان ئەگەر یعنی تۆ مەسحێک بکەیت بزانی ئەو توندوتیژیانەی کە بەرامبەر ئەو ژنان ئەکرێ بە تایبەتی چەندێکی لە خێزانە مولتەزیمەکان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەیە یعنی بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەمە ئەوانەی کە لەو خێزانانەی کە پەروەردەیەکی ئاینی کراون توندوتیژی ئەنجام بدەن یاخود لە ناو خێزانەکە یاخود ئەمانە لە دەرەوە یعنی کاتێک تۆ هەر کەسێک ئەوانەی کە سزا ئەدرێن تۆ سەیری کە چەندێکی ئەوانن کە پابندن بە ئاینی ئیسلامەوە یعنی ڕێژەیەکی زۆر کەمە بەڕاستی بۆیە بڵاوکردنەوەی ئەوەی کە ئیسلام توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەنجامەدا بەڕاستی لە چەند حاڵەتێک بە دەرنیە یاخود نەزانی و تێنەگەیشتنە لەوەی کە شارەزایەکی نییە لە ئیسلام یعنی تەنها هەنێ شتی بیستۆ وازانێ ئەم شتانەیە ڕاستە کە ئیسلام توندوتیژی بەرامبەر بە ژنانەکە یاخود تێگەیشتنی هەیە
شارەزایە بەڵام چۆن بڵێ بەویست و ئیرادەیەک ئەماکە شتێکی لە پشتەوەیە کە ئەو بڵاوە کاتۆ کە گوایە ئیسلام دژی ژنانە ئەگەرنا خانمیش بخۆ پڕچەکردنی بە زانست و علمەی کە لایانی پیرۆزی ئیسلامدایە حتممە ناک هەڵا خەڵەت بەوەی کە بە دڵنیاییەوە یعنی من کە ئاماژەم بە پیاوانی دیندار کرد بێگومان ژنانی دینداریش بە هەمان شتەوە یعنی هەر ژنێکە کاتێک شارەزایە بێ لە ئیسلام کاتێک زانستی هەیە کاتێککە خۆی ڕۆشنبیر کردووە کاتێککە هۆشیاری هەیە بەرامبەر بە حاڵەتەکان بەڕاستی زۆر کەمەکەوێتن لە ڕخرای خوشکان دەرس و دەورتانەیە بۆ خانمان بۆی کە وشیار بن لە هەموو جانبەکانی کۆمەڵگادا بە دڵنیاییەوە یعنی ئێمە سوپاس بۆ خوات تاکە شانازی کە هەمانە ئێمە لە ڕووی پەروەردەییەوە کە بەردەوامین یعنی لە پەروەردەی تاکەکان لەسەرەوەی کە شارەزاییان هەبێ لەسەرەوەی کە شتێک نەکەن مەسەلەن یعنی لە ڕووی پەروەردەیەوە کە کاتێک پەروەردە بوو کاتێک پێگەیش لەسەر ئەو حاڵەتانە بێگومان ئەمە توانین بڵین ینی پرچەکە ینی زۆر ئاگادارە بە حاڵەتەکان و ئێمە نەک ئەوەی کە تەنهات ئەندامانی خۆمان و تاک یعنی ئێمە حاڵەتی زۆر ڕوبەڕوومانە بێتەوە کە کاتێک ڕوبەڕووی کێشەیەک بۆتەوە ڕوبەڕووی توندوتیژیەک بۆتەوە مەسەلەن تەنانەت ترسی هەیە لای خێزانەکەی خۆشی باسی بکات بەڵام ئێمە سوپاس بۆ خواکە دێنە لای ئێمە یعنی هەوڵی چارەسەرکردنی بۆ ئەدەین هەوڵی ئەوەیە دەین کە ئەم کەسە لە ڕووی دەرونیەوە ئارام بێتەوە لە ڕووی دەرونیەوە نەڕوخێت یعنی پەنا بۆ شتی خراپتر نەبات لەو حاڵەتی کە هەیەی هاوکاری ئەو کەسانەمان کردو یعنی سوپاس بۆ خوا ئێمە وەکو مسلمان شارەزایی زۆرمانێ هەم لە ئاینەکەی خۆمان و هەم لەوەی کە لە دەرەوەی خۆمان ئەگوزارێ ئەوەی کە هەیە کەمتر ئافرەتانی دیندار و پابند بە ئاینی پیرۆزی ئیسلام کەمتر بکەونەوە مامۆستا ئەوەژە بێتە باعیسی ئاسوودەی و ئارامی خێزانی ژانی بەم چەشنی کە ئێوە خانمان و خوشکان و ئەوانە پەروەردە ئەکەن ئەچێتەوە نێو خێزانەکەی ئارامی بۆ خێزانەکەشی دروستەکات بە دڵنیاییەوە یعنی تۆ کاتێک کە تاچێک بە تایبەتی ژنێک کە پەروەردە بوو کە هۆشیار بوو خێزانێک هۆشیارە بۆچی چکە ئەم ژنە ئەم دایکە لە ناو خێزانەکە بەڕاستی ڕۆڵ و کاریگەری زۆریە چکە باوک کەمتر ئاگاداری مثلن حاڵەتەکانی ناو خێزانە بە حکمەوەی زۆر ئەچێتە دەرەوە بەڵام ژن کاتێک کە هۆشیار بوو کاریگەری لەسەر پەروەردەی تاکەکان پەروەردەی مناڵەکانی پەروەردەی خێزانی زۆر کاریگەری دروستەکات و هەوڵەدا کە ئارامێک لە ناو خێزانە دروست بێ و کاتێکیش کێشە ئەبێ کە هیچ خێزانێک بە دەرنیە لە کێشە بەڕاستی زۆر بە هۆشیارانە هەوڵی چارەسەرکردنی ئەدا نەک پەنا بۆ کۆمەڵە شتی تر بەرێکە دوجار چارەسەرەکە قورستر بکات لەسەر خێزان زۆر باشە خاتونە جیبە ئێوە بەر یەککەوتنتان هەبوو لەگەڵ حاڵەتەکانی توندوتیژیە زۆر جار کاتێک خانمێک توندوتیژی بەرامبەرەکرێ چەندین ڕێکار هەیە بگرێتە بەر بەڵام زۆر جار بە هۆکارەوەی کە ئەم هۆکارانە هۆکارێکی سەلامەت نین خانمەکە لە جاتیەوەی کێشەکەی چارەسەر بێت ئەوە تووشی کۆمەڵە گرفتی ترە بێتەوە بۆ کەیسەکەی ئەباتە لای محکەمە ماوەیەکی زۆری پێچە لە محکەمە منێتەوە ڕێکاوەرەکان هێندە خاون سار دەبێتەوە یان ئەوە تا ئەیباتە لای ڕێکخراوێک شوێنێک یان ڕەفیقێک ناوی ئەزڕێ لە کۆمەلگایە زۆر جار تووشی ڕوبەڕووی کوشتنە بێتەوە گەرچێتە شێڵتەرەکەەوە ڕەنگە حاشای لێ بکرێت لە خێزانەکەی ئەمانە هەمووی کۆمەڵە گرفتی ترن کە بۆم ئافرەتە پەیدا ئەبێ جا پرسیارەکە ئەوەیە ئەو ڕێکارە سەلامەتانە چینکە پێویستە ئافرەتێک لە حاڵەتەکانی توندوتیژە ئەگەر هاتە ڕێی پەنای بۆ بەرێت کە ڕێگایەکی سەلامەت بن کە هەم پارێزگاری لە خۆی بکە هەم نەبێتە گرفتێکی زیاتر بۆ ژیانی ئەم ئافرەتە و بە کوشتن کۆتایی نێت بە دڵنیاییەوە خۆی پەنابردن بۆ دادگا لە هەندێک حاڵەتە ضرورە لەبەرەوەی یعنی ڕاستە مەسەلەن ئەم کەسەکە بۆ نمونە ئافرەتێکە توندوتیژی بەرامبەر کراوە توندوتیژەکەی لەسەر لا چێ یعنی چۆن بڵێ لەوە چێ حاڵەتەکەی لێ دوور بخرێتەوە بەڵام ئەو کەسی کە ئەنجامی داوە چۆن ئاوها بەبێ سزا بڕوات یعنی بەڕاستی حاڵەتەکان لە دادگا تۆمارکردن ئەمە شتێکی باشە بۆ ئەوەی کە سزا هەبێ بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە بەڕاستی یعنی کاتێککە حاڵەتەکە ئەچێتە دادگا یعنی دادگا چۆن بڵێ کەیسەکە بە شێوازێک یەکلایی ناکاتەوە کە لە بەرژەوەندی ژنەکە بێ هەندێک جار یعنی زۆر جار مەسەلەن پێشەوەی لە دادگا سکاڵەکە تۆمار بکرێ
ئەو کەسێک کە حاڵەتەکە ئەبرێتە لای بەڕاستی زۆر بە حەکیمانە و بە لێزانانە چارەسەرێکە و نایڵێ بگاتە مەسەلەن ئەوەی کە کەیسی بۆ بکرێتەوە چۆن بڵێ پەڕاوی بۆ بکرێتەوە ئەم مەلەفە دوور و درێژ بێتەوە ئەمانە خاتونە جوزام هێڵی گەرمیشمان هەیە بۆ حاڵەتەکانی هێڵی گەرم هەیە و طبعاً لە زۆربەی دادگاکانیشە لیژنەی ئاشتەوایی هەیە یعنی لیژنەی ئاشتەوایی تۆ کاتێک کە حاڵەتێکە بێ کە کێشەیەکی خێزانێ بێ یا تونند و تیژیە بێ یعنی ئەم لیژنەیە لیژنەیەکی ئەتوانین بڵین ئەمینن ئەگەر لە لیژنەکە چارەسەر کرا ئەمە حاڵەتەکە زۆر باشترە بێ یعنی لەوەی کە بچێتە دادگا وەک تۆ ئاماژەت پێدا بەڵام هەندێک جار هەر ناچار یعنی کە دادگا دەوری خۆی ببینێ لەو حاڵەتەیە بەڵام ئێستا سوپاس بخوا یعنی کە هۆشیاری زیاتر بڵاو بۆتەوە ئەتوانین بڵێن ڕاوێشکار زۆر بۆ ئێستا ڕاوێشکار لەو ڕۆی کە مەسەلەن خەڵکێکەیە تەجروبەیەکی پیا کردووە هەر بۆ نمونێمە لە ڕێکخراوی خوشکان ینی ڕێکخرا سنتەرێکمانێ سنتەری سایە بۆ چارەسەری کێشە خێزانەکان کە ئەمە یعنی تۆ کاتێک کە متمانەت بەو کەسانە هەبێت کە لەو شوێنانە گوێت بۆ ئەگرن و هەوڵی چارەسەرکردن یعنی لەم سنتەرێ ئێمە خۆشبەختانە زۆر جار پارێزەریش گیراوە بۆ ئەو کەسانی کە تووشی ئەو حاڵەتانە بوون یعنی حاڵەتەکان نەمان هێشتووە چۆن بڵێ بڵاو ببێتەوە و ئەم کەسە کە زۆر جاریوە هەبووە ویستێتی خێزانەکەی خۆشی نەزانێت کە ڕوبەڕووی ئەم حاڵەتە بۆتەوە بۆیە یعنی بچێتە لای کەسێکی ئەمین کەسێک کە سیقە و متماری تەواوی پێی هەبێ بۆ ئەوەی کە هەوڵ با لەگەڵ چارەسەری کێشەکەی بۆ بکە و بەڕاستی ئامۆژگاری لە هەندێک حاڵەتاوەکو کە ئاماژەتان پێکرد تونند و تیژی دەرونی زۆر جاروا کات کە ئەو کەسە لە ڕووی دەرونیەوە زۆر تێک بشکێ و نەتوانێت جارێکی تر چۆن بڵێ ژیانێکی ئاسایی بژی بەس کاتێک دێتە لای کەسێکی شارەزا کەسێکە پێشتر تەجروبەی هەبووە یعنی کاتێک کە کۆمەڵی ئامۆژگارێکە کە کۆمەڵێ ڕێنمایی پێ ئەدا بەڕاستی لە ڕووی دەرونیەوە ئارامە بێتەوە توانین بڵین زۆر کاریگەری ئیجابیە بێ لەسەر ئەو کەسە خاتونە جیبە ئەگەر بەراورد بکەین لە نێوان ڕێکخراوی خوشکانە لەگەڵ ڕێکخراوەکانی تردا کە کار لەسەر بابەتەکانی ئافرەتان دەکەن و بابەتی هۆشیاری و پەروەردی پێشکەش بە ئافرەتان دەکەن جیاوازیەکەی چییە بۆچی دەوترێت زۆر جار هەندێک لە ڕێکخراوەکان ئێستا بوونەتە بارگرانێکی تر بۆ سەر ئافرەتان و ئەم چالاکیانەش ئەم هەڵمەتانەش کە زۆر جار ئەنجامەدرێ هەر کۆمەڵی ئافرەتن کۆبنەوە و شارێک ناگەێنێ بەکوی کۆمەلگا بۆی کە ئەم حاڵەتانی تونند و تیژی ئیترکەم بێتەوە و نەمێنێ خۆی بەڕاستی ئەگەر ئێمە چۆن بڵێ ینی ئینسافانە قسە بکەین زۆربەی ئەو ڕێکخراوانەی کە لە بواری ژنانە ئیشیان کردووە خزمەتیان کردو بە ژنان و خزمەتیان کردو بە کەیسەکانی تونند و تیژیە ئەو حاڵەتانەی کە ژنان ڕوبەڕووی کێشەیەک بووبێتنەوە خزمەتیان پێکردوون و هەوڵیان داوە لەگەڵیان کە چارەسەری ئەو کێشانە بکەن بەڵام بەڕاستی ینی جیاوازیەکە چییە جیاوازیەکەوەیە کە ئێمە پێش هەموو شتێ لە ڕووی ئاینیەوە ڕێنمایی ئەدەین یعنی ئێمە ئامۆژگاری ئەم کەسانە ئەکەین بەوەی کە لەوانەیە ئەو ئامۆژگاریانە ئەو حاڵەتانە لەوێ کەمتر بێ ئەوان لە ڕوویەکی ترەوە بە شێوازێکی تر هەوڵی چارەسەرکردنەکەی بۆ بن یعنی زۆر جار ئەوەیە کە وای کردو مەسەلەن کاتانیش هەوڵی خۆیان داوە بەڵامگاتە دادگا ئەوانی شەوڵ خۆیان داوە بە دڵنیایەوە باسی شەڵتەرش کە باست کرد بەڕاستی شەڵتەر بە ڕێکخراو ناکرێ چونکە ئەو شێڵتەرانی کە هەن ئەبێ حکوومەت دامیان بکە ئەبێ حکوومەت ئەم بیان پارێزە چونکە ئافرەتێکە هەڕەشە لەسەر ژیانی هەیە تەمانە بێ هەڕەشە لەسەر ژیانیە بێ بۆی ئەچێتە ئەو شوێنانە شوێنێکی نییە داڵدەی بدا شوێنێک نییە کە بیگرێتە خۆی زۆر جاری وا هەیە مەسەرەن ئینسان یعنی قابلی هەڵەیە ئەم کچە ئەم ژنە هەر هەڵەیەکی کردبێ یعنی خێزانەکەی بیگرێتە خۆی هەوڵی چارەسەکردنی هەڵەکەی بە و دووبارە نەبوونەوەی نەک مثلا هەوڵی ینی کارێک بکەن کە بەڕاستیی خراپترا بڕوە یعنی ئەمە وای کردو کە زۆر جار مەسەلەن پەنا بۆ ئەو شێڵتەرانە ببرێ ئەو شێڵتەرانش طبعاً زۆر جار ڕوبەڕووی کێشەیوە ئەبنەوە بۆی کە سوکاری ئەم ژنە لەوە چێ بچنە سەر شێڵتەرەکان لەوە چێ دەسەڵاتدار بن لەوە چێ چەکدار بن زۆر جار مینیمان ئافرەتێک هەر لەوێ کۆتایی بەژیانی بە دڵنیاییەوە یعنی کە سوکارەکەی لەوە چێ مەسەلەن طبعاً ئەمە سوپاس بخوا توانین بڵێن ینی لە خێزانە موسڵمانەکانە کەمتر ئەمە هەیە بەڵام یعنی ئەوەی
ئەوی کە چەکدارە یعنی شەڵتەرێکی ڕێکخراوێکی ژنان ناتوانێت بیپارێزێ بۆیە ئەمە ئیشی حکوومەتە کە ئەوە بکە بۆیە کاتێک کە حکوومەت بە ئەرکی خۆی هەڵناسێ کە بەڕاستی زۆربەی ئەو قەیرانانش کە دروستکراون حکوومەت دروستی کردووە قەیرانی ئابووری کە کاگنورەدین بڵین کاکدانیار ئاماژەی پێکرد قەیرانی ئابووری حکوومەت دروستی کردووە کە ئەم قەیرانە هاتۆتە ناو خێزانەکان و بێگومان کێشەی لێ دروستە بێت و ئەبێتە هۆی ئاژاوە و زۆر جار تونند و تیژی بەرامبەر بە هەموو تاکەکانی خێزان ئەنجام بدرێت بۆیە ئەرکی حکوومەتە بە دەرەجەی یەکەم کە هەوڵی چارەسەرکردنی ئەو قەیرانانە بدایە کەمکردنەوەی بۆی کە تونند و تیژەکانیش کەم ببێتەوە بەڵام لە هەموو حاڵەتەکانە ڕێکخراوەکان هەوڵی خۆیانەدەن ئەم هەڵمەتانش کە ساڵانە ئەنجامەدرێ و بانگەشەی بۆ ئەکرێ بەڕاستی ئەمە بۆ بە شتێکی جیهانی ئەگەرنا من پێم وانە ڕۆڵ و کاریگەریەکی وای هەبێت تۆ بە 16 ڕۆژ بتوانانی چارەسەری کێشەکان بکەیت و زۆر جار تەنها لە شوێنە داخراوەکانە ئەم هەڵمەتانە ئەنجامەدرێەوە لە ئوتێلەکانە مەسەلەن لەو شوێنان لەو هۆڵانەی کە داخراوە تەنها نوخبەیە گەچێک گوێ ئەگرێ لەو بابەتانە کە ئەمانە چارەسەری کێشەکانیان پێ ناکرێت بەڵکو ئەبێ ئەم پرۆسێ بەردەوام بێ بە درێژایی ساڵ بەردەوام بێ و کاری لەسەر بکرێ بۆی کە هۆشیارێکی وا بدرێ بە تاکەکان و بە کۆمەلگا بەگشتی کە ئەم حاڵەتانە کەم بکرێتەوە خۆی ماوەسەنەجی بە شتێکی دیکەش هەیە هەر پێوەست بە حکوومەت لە تونوتی ژیەکان لە کوشتنی خانمان بوونی چەکە لە ماڵەوە ینی داماڵینی چەکەشتا حکوومەت نەیتوانیەوە بکە ئەمەش بۆ خۆی بەشێکە لەو تونوتی ژیانەی یاخود لەو کوشتنانی کە ئەنجامەدرێت زۆر جار ئافرەتێک دەکوژێ هەواڵێک بڵاو بێت و دەبینی چەکێک لە ماڵەکەی بۆ یان کارمەندێکی وەزارەتی ناوخۆیان پێشمەرگەیە کە چەک هەیە یان ئەم ئافرەتە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە ئەمە ژەر بەرپرسیاتی لای حکوومەتە بۆی کە حاڵەتەکانی کوشتن ڕوولەکەم بوونەوە بکە لەلایەن خانمانەوەگەر خۆیان بن یاخود پیاوان بەرامبەر بە ئافرەتان بیکەن خۆی بە دڵنیاییەوە یعنی ئەگەر بین وردی کەینەوە هۆکارەکان باسکەین ئەتوانین بڵین لە ساشتای هۆکارەکان دەسەڵات و حکوومەتە یعنی لە هەموو حاڵەتەکانە حکوومەت ئەتوانێ ینی ئەو حاڵەتانە کەم بکاتەوە جا ئەوە دەرچوونی یاسا لە پەرلەمان و کووتمان یاسایەکی گشتگیر نییە یعنی کە ئەم حاڵەتانە چارەسەر بکە و یاخود دەسەڵاتی جێبەجێکردنە دەسەڵاتی دادوەریە ئەمانە هەمووی یعنی پێویستی بەوەیە کە لە هەموو لایەنەکان و ئیشی لەسەر بکرێ بوونی چەک لە ماڵەکانە بەڕاستی کارەساتی زۆر گەورەی دروست کردو زۆر جار یعنی بەتایبەتی بەرامبەر بە ژنان و بە گشتیش بەرامبەر بە هەموو تاکەکان یعنی ئەبینین مەسەلەن کەسێک زۆر بێباکانە ئەچێ بەجارێ خێزانێک هەمووی لە ناوە بە تەقەکردن بڵین بەکارهێنانی چەک لەبەرەوە داماڵینی چەکیش کە کاری لەسەر نەکراوە بەڵکو حکوومەت خۆی یاخود دەسەڵات خۆی بە ئەنقەست مۆڵەتی چەک ئەدا بە کۆمەڵی کەسێک وە زۆر جاریش بەبێ مۆڵەتیش ئەو چەکە بەکار هاتووە بەڵام هیچ ئیجرائاتێک ناکرێت بۆچی لەبەرەوەمە دەسەڵاتێک لە پشتێوەتی بەرپرسێک لە پشتێوەتی ئەم حاڵەتانە هەوڵی چارەسەرکردنی نەدراوە بۆیە بەڕاستی لە هەموو حاڵەتەکانە دەسەڵات ئەرکێتی و واجبە لەسەر شانی کە هەوڵی کەمکردنەوەی ئەم حاڵەتانە بدە بەڵێ سپاس بۆ خات و نەجیبە لەتیف چالاکی وانی بواری ئافرەتان کە لەم تۆرە لەگەڵمانە خۆ بەخێر بێ. سپاس بۆ دەرفەتە. خێر بێ.